خزمەتگوزاری لەو شارەوە زیاد بکەم بەو شارم ئەم بۆ گەنیش دیسان تصویر والله دیسان از أبي كرسمة شج لو ما بليرو رسمش داجي خمتان ئەوەی ئەوڕۆ بەڕاستی وەڵامێک بوو بۆ بەڕێز پارێزگاری هەولێر سەبارەت بەوەی کە ئەم ڕێگریکردن لە بار هەڵگرەکان سیاسیە نەخێر سیاسی نییە بەڵکو خەڵک بە ڕەشڕێی خۆی لە ئاو دەردەینی بەڕاستی ئەمە نەدژی خەڵکی هەولێرین ناو بە سیاسیکرە کۆیە خۆی قوربانی مەسەلە سیاسیەکانە لە نێوان بەرداشی سیاستدا بەڕاستی هاردراوە شەقامەکانی وێران بووە جادەکانی بەکەلکی هاتوچوو نەماون بۆیە ئێمە داوا لە پارێزگاری هەولێر دەکەین لە جێگای ئەوەی کە بێ خزمەتی خەڵک بکات ئەم جۆرە پڕوپاگەندانە بەڕووی خەڵکی کۆیە نەدەرچێنی بەڕاستی ئەمڕۆ و چالاکوانانی کۆیە وەکو خەڵکی شاری کۆی گربوونێتەوە بۆ ئەوەی پەیامێک بە حکوومەت بدەین کەوا خەڵکی کۆیە سزا دەدرێت ئەو خەڵکی کۆیە بوویتە قوربانی سیاسی ئەو خەڵکی کۆیە بازی سیاسەتی دوو ئیدارەی ئێوە دەدات لە 30 ساڵی ڕابردوو ئەگەر بێت تەماشای قەزاکان و پارێزگاکانی هەرێمی کوردستان بکەیت تەنیا شاری کۆیە کە بە جووساید ناکرێت لە مابەینی هەولێر کۆیە و کۆیە سلێمانی بڕۆ تەماشای شەقڵاوکە جۆساییدە لە هەولێرەوە بڕۆ تەماشای دوهۆک و زاخۆ و هەولێرکە جۆساییدە بڕۆ تەماشای قەڵازێر ڕانیە سلێمانی بکە هەمووی جۆساییدە بڕۆ تەماشای سلێمانی هەڵەبجە بکە سلێمانی کەرکووک هەولێرکە هەمووی جۆساییدە تەنیا کۆیە بازی سیاسەتی ئێوە دەدا بۆیە ئەمە گربووینەتەوە بۆ ئەوەی پەیامێک بە حکوومەت بدەین ئەوە بە سیاسی نییە بە هیچ شێوەیەک ئەوە سیاسەتی ئێوەیە خەڵکی کۆیە والێ کردووە خەڵکی کۆیە پەراوێز کردووە وەڵامێکە بۆ ئەو بەڵێ دیارە داواکاری ئێمە ئیمڕۆ بریتە لەوەی کە بەڕاستی لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا بە تایبەتی شاری کۆی بۆتە قوربانی بەداخەوە ئەگەر یەکێک کە ئەگەر خەڵکی ئەم شارەژ نەبی خەڵکی دەرۆی وڵات کاتێک کە بە ڕێگای کۆی هەولێردا بڕوە لە چاو شارەکانی تر دەزانێت کە بەڕاستی ئەم شارە عقوبە درراوە زۆر بەداخەوە یعنی فەرق و جیاوازێکی زۆر هەیە لە ڕووی ڕێگاوبان ئەوە ئێمە هەستمان پێ کردووە خەڵک بەڕاستی ئەو ڕووداوە هاتچۆ بە چای خۆمان دەبینی بەداخەوە خەڵک هەموو کەم ئەندام بوو خەڵک هەموو یعنی ماڵ نییە لە کۆیە بەهۆی ئەم ڕووداوی هاتچۆ تووشی کێشەگرفت نەبووبی خەڵک نەبوو لە شاری کۆیە بەهۆی ئەو ڕێگاوبانە خراپە وازی لە وەزیفە و ئیشکاری هیناوێت لە هەولێر چکە بەڕاستی هەر ڕۆژە کە دەچێتێ هەولێر دەبێتەوە وەسیەت بکەیت بۆی خراپبوونی ڕێگاوبان بۆیە ئێمە داواکاری ئێمە بەڕاستی دووسایدی کۆی هەولێر دەست پێ بکاتەوە ئیتر بەسە